سڵاوتان لێبێت هونەرمەندان بەردەوام لە چاوی خۆیانەوە لە ڕێگەی ڕەنگەکانەوە ژیانمان پیشان دەدەن. نووسەرانیش لە ڕێگەی خامەی دەستیانەوە مێژوو شارستانیەت و کولتور دەنووسنەوە. سەرەتای بەرنامەکەمان بە هەواڵە کولتوری هونەریەکانی هەفتە دەست پێ دەکەین. پێشانگەی شێوەکاری گەشتێک بەنێو ڕەنگە ئاویەکانی سروشدا لە هەولێر و لە گەلەری میدیا کرایەوە. لە پێشانگەکەدا شێوەکار هێرش مەخدید 40 تابلۆی نمایش کرد. سەرجەم تابلۆکانی بە ڕەنگی ئاوی نەخشێنرابوون، گزارشتیان لە سروش دەکرد. دوم پێشانگای تایبەتیمە هەردووچیان پێشانگاکانم تایبەت بوون بە ڕەنگی ئاوی. ئەو پێشانگایان بە جیاواز دەگە پێشانگایەکی پێشولەوە خۆ دەگرێتەوە ئەو جارە حەزمی گەورەم بەکارهێناوە. هەموو حەزمەکانی تابلۆکەم 50 بە 7ەیە. پێشانگای ئەو جارم لە 40 تابلۆ پێکاتووە، هەر 40 تابلۆی ڕەنگی ئاوینە. دیارە هەر بژاردننی ڕەنگی ئاوی لە لای من وەکو ستایلێک بۆ خۆم هەڵم بژواردووە. ڕەنگە لە لای من مەبەستی یەکەمم ئەوە بێ کە پاکە، ڕەنگی پاکە ئەتوان لە هەموو شوێنە کاری تێدا بکەم. پێویستی بە زەحمەتی ئێزگار زۆر نییە، پێویستی بە شوێنی تایبەتت نییە. لە شاری سلێمانی پێشانگەیەکی فۆتۆگرافی بۆ فۆتۆکانی سامان عەلی کرایەوە. پێشانگەکە لە ژێر ناونیشانی تاریک و ڕوون بوو. سەرجەم فۆتۆکانیش بە ڕەش و سپی وێنەگیرا بوون. ئەمە یەکەم پێشانگای فۆتۆگرافی منە بە ناوی تاریک و ڕوون کە لە ناوی دیوانەکەی مامۆستا هێمنی موکریانی خواستووە. سەرجەم کارەکانی من بە ڕەش و سپی ئەنجامەم. هەموو فۆتۆکانی ئەم پێشانگایش لەسەر ژیانی ڕۆژانە و ستریت فۆتۆگرافیە بە بەکارهێنانی تاریکی و ڕووناکیەکی بەهێز لە هەموو وێنەکانە. خولی چوارەمی فستیڤاڵی دژە تیرۆر لە هەولێر و لە بەرواری 1 شوباط وەک هەموو ساڵێک دەستی پێکرد. فستیڤاڵەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و 12 وڵات بەشداری تێدا کردووە. لە فستیڤاڵەکەدا 18 فیلمی بیانی نمایش دەکرێت کە بە مەبەستی هەڵوێستەکردن بۆ دژی تیرۆر دروست کراون. ئەمە جگە لە فیلمە کوردیەکان. ئەمڕۆ یەکەمین ڕۆژی خولی چوارەمی فستیڤاڵی نێودەوڵەتی سینەمای دژە تیرۆر بەڕێوە چووکە تایدا چەند کۆمەڵە فیلمێک نمایش کرا. ئەم فستیڤاڵە 2 ڕۆژتر بەردەوام دەبێت، تایدا 42 فیلم نمایش دەکرێت لە 12 وڵات لەگەڵ چەندین پانێل لەسەر چۆنێتی بەرەنگاربوونەوەی هێزری تیرۆر لە ڕێگای سینەمادا. ئەم فستیڤاڵە 4 ساڵە بە بەردەوامی هەیە لە ڕۆژ 1 شوباط کە ڕۆژێکە تایدا کۆمەڵێک نیشتمانپەروەری گەلەکەمان دووچاری دەستی دڕەشی تیرۆر بوو. ناوبەینە ژیانی و مردنی قیچە بەزرافی هەیە، بەلێ ئەس بێژم ناوبەینە مردنی و ژیانی دا وێنێکە
لە شاری کەرکووک و لە کۆڕێکی شعریدا ڕامیار مەحموود بەشێک لە شعرەکانی خوێندەوە، ئامادەبووان بە تاسەوە گوێیان بۆ شعرەکانی دەگرت. ئەم ئیشیان بۆ من ڕێکسووە سپاسیانەکەم دەرفەتێکی باش بوو من هیچ پارچاوێکم نەبوو لێرە ئامادە نەبوون بە تایبەتی کەرکووک شارێکی گرنگە بۆ من تایبەتمەندی خۆی هەیە چێژی لێوەرەگرم یعنی وێستن و چێژی لێوەرەگرم لە هاتن بۆ کەرکووک و بە تایبەتی ئەم هاتنەش خۆش بوو لە پاڵیان چالاکیێکی ئەدەبی بوو بۆ من ساڵە پێش ئێستا کتێبەکەم پێش خۆم لێرە بوو ئەم ساڵ خۆم هاتم خۆش بوو لە نزیکەوە دوای ماوەیەکی زۆر کەرکووکم نەبووی بوو هاتم و بۆ کەرکووک هەستەکەم هەناسایە من لە خەونەکانما سەرقاڵی کوردم چونکە لە ژیاندا بێپەڕووباوە خەڵکی زۆر بێبەزەیانە لە کاتی تێبینیکردنی هەڵاتنی مانگدا بەربارەی فیلمی کوردی سێ تیرۆریست لە تەمدا لە شاری هەولێر دەست بە وێنەگرتنی کرا. فیلمەکە لە دەرهێنانی فەرزین کەریمە و لەلایەن سۆران ئیبراهیمەوە ڕۆڵی سەرەکی فیلمەکە دەبینرێت. سیما شەفیعیش یەکێکە لە ئەکتەرەکان. من لەم فیلمەدا ڕۆڵی ئافرەتێک ئەبینم کە کچەکەم لەلایەن چەند تیرۆریستێکەوە بە بارمەتە گیراوە من لە پێناو ئازادکردنی کچەکەم ئەبێ پشتێنەیەکی تەقینەوە لە خۆم بڵۆستمەوە خۆم بتەقێنمەوە تا کچەکەم ڕزگار بکەم. ڕۆڵبینینم لەم فیلمەیە ئێستا ئەو ئازاری ئەو ئافرەتانە هەست پێ ئەەکەم کە تووشی ئەم کارەیان ئەکەن کە بە ناچار دەیان بن بۆ کردەوەی تیرۆریستیان پێ ئەنجام دەدەن دەزانم چه هەستێکیان هەیە بەجددی هەستێکی زۆر زۆر ناخۆشە کە من هەرەکو لە فیلمەکەی دواتر ئەتوان ببینن فرمێسکم ڕناوەستی خۆم لە جێگایەوە دانەوە کە کچەکەم گیراوە من ئەبێ بچم خۆم بکوژم بۆی کچەکەم ڕزگاری بێت. سێ تیرۆریست لە تەمدا گێڕانەوەیەکی تایبەتە بۆ پرسی تیرۆر باسی ژنێک دەکا کە کەسێکی نزیکی بە بارمەتە گیراوە لەلایەن چەند تیرۆریستێکە دیار نییە تیرۆریستانە تیرۆریستی جیهادینە ئاینینە نەتەوەیینە بە مەبەستێکی دیاریکرا و دیار نییە کە چ مەبەستێکیان لە پشتەوەیە و بە پاساوی بارمەتەگرتنی کەسێکی نزیکە و خاتونەوەی لێ دەکەن کە پشتێنەیەکی تەقینەوە ببەستێت و بەرەو شوێنی مەبەست بڕواکە ئامانجی تەقینەوەکە. زۆرتر مەبەستەوە بوو کە بەڕوانینێکی نوێ سەیری تیرۆر بکرێت. ڕاستە تیرۆر زۆر بەرگی جیال دەپۆشێت و زۆر بەرگی جیای نەتەوەی و ئاینی و کۆمەڵایەتی و بازرگانی تا دوایی هەیە بەڵام بەگشتی هەمویان مەبەستێکی تونندڕۆوانەیە مەبەستیان تۆقاندنی وەرگر و بەردەنگ و مخاتەبە.
گروپی لۆر یادی 11 ساڵەی دامەزراندنی لە شاری سلێمانی کردەوە. ئەم گروپە ماوەی 11 ساڵە کار لەگەڵ هونەرمەندانی شارەکانی هەرێمی کوردستان دەکەن بە مەبەستی پاراستنی هونەری ڕەسەنی لوڕی. ستایلەکانی ئێمە بێگومان هەر ستایلی کوردی و سنەتیە. ئەم جارە لە 11 ساڵی دامەزرانی گروپی لوڕا 4 هونەرمەندی کوردی بەناوبان لەگەڵمانە بەشدارن کە پێمان خۆش بوو هەر 4 پارچی کوردستانی پێ بناسێنین و هونەرمەندەکان لێرە ئەمڕۆ لەگەڵمانە بن. ئەمە سەرگەرمی خۆ ئامادەکردنین بۆ یادی 11 ساڵەی دامەزانی گروپەکەمان گروپی موزیکی لۆر. چەند چالاکێک لە خۆگرێ مەراسیمەکە ئەمڕۆ یەک لەوانە ئەلبومێکمانە کە لە ئەلبومێکی نوێی گروپەکەمانە کە زیاد لە دەگۆرانی بەشدار بوون تێدا بە ناوی مێخەک بند. ئەو ئەلبومە نمایی شەکرێت و پێشکەش میوانەکان نەکرێت و چەند وتارێکی کورتی تایە لەسەر مێژووی دامەزانی ئەم گروپە و لە کۆتاییشدا کۆمەڵی ڕێزلێنانمان ئامادە کردووە ئەم بۆ ژەنیارەکان، ئەم بۆ گۆرانی بێژەکان، ئەم بۆ کەناڵەکانی ڕاگەاندن و کۆمەڵی لایەنی تر و لە کۆتایی مەراسیمەکە کۆنسرتێکی خنجیلەمان ئامادە کردەوە بۆ میوانەکان، ئەویش لە 5 بەرەم پێکاتەوە کە 4 گۆرانی بێژ لەگەڵمانە بەشدارن. دووەمین فستیڤاڵی فیلمی قوتابیان لە ژێرناوی ڕێگا لە شاری سنە بەڕێوەچوو. لە فستیڤاڵەکەدا 50 بەرهەمی ڕۆژهەڵاتی کوردستان بەشداری تێدا کردبوو. کلیت جشنوارە وەسەکە دانیشتووەکان و فیلمسازەکان کە ئیسە خەریکن کارەکەن لە سەطح ئوستانەوە لە جێگەی لێترەوە حتا ئەوەن دانیشتوو خەریکن کارەکان خۆیان نەمایشان لە 2 ڕۆژە کە ئەم دەورە بەرگوزار بووە و استقباڵی خاصیش کردیاوە. من ئەلان لە ساڵمەکە تەماشامە کرد، واقعیەتی فوق‌العادە عالی بوو کە ئەو هەم کە جەمیەتە هاتوون، هەر نەکە خۆدە فیلمسازەکان لە جەمیەتە مردمی عادیش هاتوون بۆ تەماشای کارەکە و لەزەتمانە بە واقعیەتی لەوە کە جەشنوارێکە دوومین دۆرەیە و بەم سەطح خەریکە بەرگوزارەوێت و ئەمە استقباڵی لێوە کردێت. لەدا حاجی میرزاییم بەعنوان فیلمساز و فیلمنامەنویس لە جەشنوارە ڕێگا حضورم هەست. ئەم جەشنوارە دوومین دۆرەیە و نسبەت بە دۆرەی قبلی فرە خاستێکە چۆن بەخشی فیلمنامە ئضافە بووگە. بعد جەشنوارە ڕێگا بەخشی ئەنیمەیشن، فیلمنامەنویسی و مستەنەد و داستانی هەست. بعد استقبال فريش بووگە لە ڕێدەگەر سنی مختلفەوە هاتنە، حتا بە شیوەیەکیش کە هەر جێگەنەوە گەستریگیان دانیشن. یەکەم فیلمی کوردی کە بە ناوی تونێل بوو لە شاری هەولێر نمایش کرایەوە. ئەم نمایشکردنەش وەک یادێک بوو بۆ ئەو فیلمە کە 30 ساڵ لەمەوبەر لەلایەن دەرهێنەر مەهدی ئومێدەوە بەرهەم هاتووە و ماوەکەی 30 خولەکە. گرنگی ئەم یادەوەری ئەوەیە کە ئێمە لە وشکە ساڵی هونەرە قسەکەین
چەند ساڵێکە لە هەموو بوارەکان لە هەموو سێکتەرەکان وشکە ساڵێک پیدا بوو نێو شەڕەوەبوونی زۆر شتەوە. اینجا ئێمە چی بکەین بۆی کە بەرنامەیەکی ڕەگپێک هەبێ بۆی کۆ شانازی بکەین بە داهاتی خۆمانەوە، شانازی بکەین بۆ گەنجانی کە تازە خەریکن پێگەن، ئەو برادرانی کە خوێنن لە سینەما و لە هونەر کە تاویەکەن چی بکەن باشە. ئێمە چی بکەین باشە بۆی کەوە ئەمڕۆ سینەمای کوردی بێت هیچ نەبێت بگاتە ئاستی تەلەڤیزیۆنەکان. من هەرچیم کتاب ئێستاکە بەناوی هیچ بایکۆتی هەموو مێرجانەکانم کردو ئەبێ بەناوی کوردستانەوە بێت. ئەبوایە سینەماکارانی کورد لەسەر ئەمە ڕێککەون ئەبێ بەناوی کوردستان و تۆ بچی بۆ مێرجانەتە عالەمی. من چوومەتە مێرجانات لە مێرجانی فەجر داوەت کرام بە هیچ شێوێ قبوڵیان نەکرێ بەناوی کوردستانەوە بێ. من فیلمەکەی خۆم هێنایەوە دوایی داوایان کردەوە 3 ڕۆژ نمایش کرا، هەر 3 ڕۆژێک کە ئەگەیشتە کە فیلمەکە نمایشەکرا کاڵێ بەرهەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان نەخستە بەردەم پرۆژێکتەکە بۆی کۆ کوردستان دەرنەکرێت. بۆ هەرکوێیەکی کوردستان بڕۆیت گۆرانی و دەنگی خۆش سەرسامت دەکات. دەنگبێژیش دەتوانێت لە ڕێگەی ئەو تێکستەی بەکاری دەهێنێت لە گۆرانەکاندا چیرۆک و بەسەرهاتەکانی کورد بگێڕێتەوە. ماڵی دەنگبێژان لە دیاربەکر ئێستا بۆتە شوێنی لێکۆڵینەوەی ئەو قوتابیانەی کە بابەتی دەنگبێژی سەرنجی ڕاکێشاون. وقتی 28 بوم نزدیک 3 بوم هن هوال ما وفات کردن رحمه خدا الوفا هنجیش سرحدی بون مالا خبر سرحدی هنجیش برا آیر المیش بو هنجیش برا قطعان چون ام نو حالا حاضر ام 16 دنگ بیجی 5 گروه مهنا 5 اکیب مهنا 5 هن اکیب 3 هن 4 هم 5 روجا دشمه گرتیه بازات هستی گرتیه روجا دبکیه هارو ام ساعت ده دست بیدی که حیه ایولی ساعت 5 روزه ملات ماتین ولی ام شو رستوران بیجی گنجته سرحدتين بوهتانتين ايش اناضولوا نوفيتين اسطنبول ازمير هم دارتنا يعني شازده دنگ بیجه مهنه 10,070 وبی شاردان آمازن 1000 سپاس شیرا ساین مرس عثمان باید امر وکر و یازی ریکن حیا کلتون بقالغه حتی بیلش مش ملتلا والی لغه اونایلا کلتور بقالغه اونایلا برا وبو ما مستحلمی اقیور هبو اوش بره برا بو اما دا کار دنگ بیجه بو سپاسش وی راجی چونکه وی راپور حاضر که حیا برا بو
ڕاستی ئەم تشتە و خوۆشەمە دەچێت دەمە زانانگەهی تەلەباتێن دەپەرسەنش بووی چەند و هونەرێ بووی بەژیا کوردی بووی دەنگبێژی چییە ئەنجا چییە و یا دەپەرسن و یا تشتی پڕ باشە هەمە ئەو یەشتێکی خوارە بێژم لە دنیادا سترۆن موزیک بژنێ سترۆن دنیادا چ بە یۆمەجی ئەوە ها تایبەتی کۆمە هەیە یا دەنگبێژە دەنگبێژە کوردال دنیادا فەندێک هەیە چونکە هەجاش فرەنسا ڕۆژکە مژێک شوە پرسی ماسازێ بژیم یە ترکە عەرەبە کۆیەکی دنویسن شیر دنویسن پشتی هەنگێ بێستاکن یێمە وەری تنە یێمە ئەم سیرهۆ دیۆبەکردن مەیزایکیل بێژی یێمە ئەم چەمێ فرات ئاوا مازن یەمە بوختار بێژێنە ئەمە مەیزایکیل بێژی سترانێکی ئەمە چەم هەیە مسا وا چەمێ مێ بوختا گوتکە ئەم سیپانێ خەلاتە مەیزایکیل بێژی ئەم بەحراوانێ مەیزایکیل بێژی ئەم سترانسە هەر تشتی تێ گوفتە گەلی عەلمینە ئەوژ عەلمینە ئەم هەم ناسێکی خوش بینە ئەو یەکیش هۆڵاندەرا کتێب ومە حەوزەرکی بوێستا سادەجە سەمرێ کتێب لەرێ خستۆ ڤەندیڤی ئەو چوو نەکۆری بێ ئوڵایی داکاتن چوو هیدی نەوە زەف تێناش ئەمریقا تێناش چینێ تێناش بتونە دنیای تێنە حەزێکن تابی حەزێکی فقط پیایی مە گرۆنیۆ مە نهو ئۆرەنجیە زانینگە هێنە ئەو ئۆرەنجی زەف تێنە دو بڕگەمان دەربارەی پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندوزە. ڕەواندوز مێژوویەکی دێرینی هونەری هەیە. ئەو مێژووە ڕنگدانەوەی بەسەر شارەکانی دیکەی کوردستانیشدا هەبووە. بەو پێی هونەرمەند و مامۆستایانی هونەری ئەو شارە بە تەنها لە ڕەواندوزدا خزمەتی هونەریان نەکردووە. پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندوزیش درێژە پێدەری ئەو ڕێچکە هونەریەیە و لە هەر یەک لە بەشەکانی میوزیک و شێوەکاریدا قوتابیان پەروەردە دەکرێن و ئامادە دەکرێن بۆ خزمەتی هونەری کوردی. ئەو ژینگە هونەریەی کە لە ڕەواندز بۆتە ژێرخانێکی بەهێز لە بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان سەرچاوەکەی لە کۆمەڵێک ئینسانی هونەرمەند و هونەردۆست سەرچاوە گرتووە و لە سەرەتادا ئەو ژینگە هونەریە با بڵێن کە لە لای تیپی مۆسیقای ڕەواندز وەبەرهێنان کراوە با بڵێن ئەو کۆمەڵە هونەرمەندانە لێ کۆبوونەتەوە و تیپێکی جوانیان دامەزراندەوە لە هەفتایەکان دوای ئەوانیش کۆمەڵی هونەر و وێژی کورد لە قێڕەواندز تیپی پاشای گەورە ئەو کاروانیان درێژە پێداوە تاوەکو ساڵی 2010 لە دوای ئەو پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندز کە دامەزرا بە ئاچی خۆی زانی ئەو کاروانە نەپچڕێەوە درێژە بە بواری هونەر بدرێت. ئێمە هەر وەکو چالاشی تەنها ینی وەکو پەیمانگە نەمان کردووە هەموو ئەو چالاشیانەی کە سەر بە قەزای ڕەواندزن بۆ نمونە یادی چیمیابارانی ئەنفال هەڵەبجە و یادی کۆمەڵێک یادی تر کە خۆشی و ناخۆشی تێدایە هەموو ئەوانان بەشداری کردووە لە ئێستادا خەریکی دوو لە پەیکەر ئیشکردنی دوو پەیکەرین یەک لەوانە پەیکەری دایکە هەروەها پەیکەری کارمەندێکی شارەوانیە کە خزمەتی هەموو خەڵک دەکات وەکو ناوێشی تایبەت نییە شتێکی گشتیە کە ئەمانەوێ لە ماوەیەکی نزیکدا چ لە قەزای سۆران بێ چ
چ لە ڕوانز بێ بتوانین دای بنین و خەڵک گەیشی زۆر سوودمەند بێ. قوتابی و خوێندکارەکان 5 ساڵی خوێندن لە پەیمانگا بەسەر دەبن. لەو 5 ساڵەدا تەواوی ئامێرەکان بە پێی پسپۆرەکان لە پەیمانگا مامۆستامان هەیە، هەر لە ئامێرە ژێدارەکان و بگرە ئامێرە ڕیتمیەکان و ئامێرە فودارەکان بە پێی زۆری ئامێرەکانیان. لە دوا قۆناغی پەیمانگەی هونەرە جوانەکاندا کۆناغی پێنجمان هەیە کە کارنامەی دەرچوونیان پێشکەش دەکرێت. بەرهەمەکانیش هەم بەرهەمی خۆماڵی و هەم کوردی و هەم عەرەبی و هەمیش کلاسیکە. لێرە ئامەری فلوت دەژەنم و مامۆستایەکانی زۆر یارمەتیمانەدەن بە تایبەتی لە دەرسە کرداریەکان زیاتر ئێمە دەرسی کرداریە خوێنین بابەتەکانیش، بەڵام زیاتر گرنگی بە کرداریەکان دەدەین وەکو گۆرانی وتنە ئامێری خۆمانە.